شەوی 24 حوزەیرانی ڕابردوو نارنجۆکێک لە بەردەم کەناڵی ڕوودا و تەقیەوە. لە ماوەی کەمتر لە کاتژمێرێکدا ئەنجامدەری تەقینەوەکە دەستگیر کرا. دەستگیرکردنی ئەنجامدەری هێرشەکەی هەولێر بەو خێراییە لە کاتێکدایە کە لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا چەندین کەیسی تر هەبوون کە هێشتا ئەنجامدەرانیان ئاشکرا نەکراون و باڵواسراوی ماونەتەوە و کەسی لەسەر دەستگیر نەکراوە. بەشێک لەو کەیسانەش ئەمانن: تیرۆرکردنی عەبدولسەتار تاهیر شەریف لە ساڵی 2008دا، تیرۆرکردنی سۆرانی مامە حەما لە ساڵی 2008دا، تیرۆرکردنی سەردەشت عوسمان لە ساڵی 2010دا، سوتاندنی کەناڵی NRT لە ساڵی 2011دا، فرێدانی بۆمب بۆ سەر کەناڵی NRT لە ساڵی 2013دا، تەقەکردن لە شاسوار عەبدولواحید لە ساڵی 2013دا، تیرۆرکردنی خالیدی خولەسوور لە ساڵی 2013دا، تیرۆرکردنی کاوە گەرمیانی لە ساڵی 2013دا. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان چەند کەیسێکی تریش هەبوون کە بە شێوەیەکی تەم و مژاوی ڕوویانداوە و دادگاکانی هەرێم و دەستگا ئەمنیەکان هێشتا کاردانەوە و هەڵوێستی ڕوونیان نەبووە لەبارەی ئەو کەیسانەوە. لەوانەش کەیسی گیان لە دەستدانی زانا محەممەد ساڵح قایمقامی پێشووی سلێمانی لە زینداندا لە ساڵی 2012، گیان لە دەستدانی فەریدون جوانڕۆیی لە ساڵی 2015 و لێدوانی جیاوازی پۆلیس لەبارەی ڕووداوەکەوە، گیان لە دەستدانی غازی ئەتروشی بەرپرسی پێشووی دادگای سەربازی هەرێم لە مانگی ئەیلولی 2015دا و زانیاری دژەیەکی میدیاکانی پارتی لەو بارەیەوە، گیان لە دەستدانی پارێزەر ناز سلێمان لە شاری هەولێر لە سەرەتای ساڵی 2016دا. دواتر چوومە بۆ ماڵەوە دەستم داپاسیلەکەم بەرەو حەلە بەڕێکەوتم. دواتر لەلایەنی هێزی ئاسایشەوە منیان دەستگیر کرد. تۆمەتباری سەرەکی هێرشەکەی کەناڵی ڕوودا و لە هەولێر لە دان پێدادانەکەیدا ئەوەی ئاشکرا کردووە لە ماوەی کەمتر لە کاتژمێرێکدا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کراوە. پرسیاری ئەوەش دروست دەبێت بۆچی کەیسێک لە ماوەی کاتژمێرێکدا ئەنجامدەرەکەی دەستگیر دەکرێت، بەڵام چەندین کەیسی تر هەن کە لە دوای چەند ساڵێک تۆمەتبارەکانیان نادۆزرێنەوە چ جای ئەوەی دەستگیر بکرێن. بۆ وەڵامی ئەو پرسیارە چەند ئەگەرێک دەخینە ڕوو. ئەگەر ئاشکرا نەبوونی ئەو کەیسانەی یەکلایی نەبووەتەوە بۆ ئالۆزی ئەو کەیسانە بگەڕێنرێتەوە، ئەوە وەڵامێکی تەواو لۆژیکی نییە، چونکە هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان هێند بەهێزن، تەنانەت لە ماوەی ڕابردووشدا هێزی تایبەتیان ئۆپراسیۆنیان لە ناو داعشدا ئەنجامداوە. لە نمونەی ئۆپراسیۆنی حەویجە و مارلین ستیڤانی نێڤەرلاین کە کچێکی سویدی بوو لە شوباتی ئەم ساڵدا لەلایەن هێزێکی تایبەتی ئەنجومەنی ئاسایشەوە ڕزگار کرا. ئەگەر هۆکاری ئاشکرا نەبوونی کەیسەکان بگەڕێنرێتەوە بۆ ئەوەی بەشێکی زۆریان لە دەڤەری سلێمانی و گەرمیان ڕوویانداوە، ئەوە پرسیاری ئەوە دروست دەبێت: ئایا سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی ئەنجومەنی ئاسایش تەنها لە زۆنی زەردی پێشوو دەسەڵاتیان هەیە؟ ئەی ئەگەر وایە بۆ بکوژی سەردەشت عوسمان ئاشکرا نەبوو، هەروە کەیسی گیان لە دەستدانی پارێزەر ناسلێمان بەتەم و مژیمایەوە؟ یاخود دەستگا ئەمنیەکانی هەرێم کە زۆرینەیان دەستگای حیزبین بەدەم بەشێک لە بڕیاری دادگاکانی هەرێمەوە ناچن و جددینی لە دۆزینەوە و دەستگیرکردنی تۆمەتباران، یان دادگاکانی هەرێمی کوردستان هێشتا لە ژێر فشاری حیزبدان و ناتوانن یان نایانەوێت لەسەر هەموو کەیسێک بڕیار بدەن؟ ئەگەر مەسەلەش بەهێزی دەستگا ئەمنیەکانی هەولێرە، ئەوە ئەم ئەگەرەش بۆ سوتاندنی کەناڵی NRT لە شوباتی 2011دا ڕاز نییە، چونکە ڕاستە سوتاندنی NRT لە سلێمانی ڕوویدا، بەڵام سوتێنەران گوازرانەوە بۆ نەخۆشخانەیەک لە هەولێر و دواتریش هەر بە پێی زانیاریەکانی NRT لە ڕێی فڕۆکەخانەی هەولێرەوە ڕەوانەی تورکیا کران کە هێزە ئەمنیەکان دەیانتوانی لە هەولێر سوتێنەران دەستگیر بکەن ئەگەر ڕێکەوتنێک نەبوایە لە نێوان هێزە ئەمنیەکانی سلێمانی و هەولێر بۆ دەستگیر نەکردنیان و شاردنەوەی کەیسەکە.